لعراقي قرمة كامبينا هالبجارتنا رايا دارين حكومتي وين كوميسيونا بلند دا سربا خويا هالبجارتين عراقي جي عراقيان رابش راس دكن كو دفان هالبجارتنا دا فندو فير واستختكاري نابن جبر سيستمي كارتا الكتروني يا كو دبجني بايومتري وهروسا جبر دابش كرنا دفر و بازنين دنگدان و هالبجارتنان كو دي ريگربن لپیش يا عراقي دبجني تزوير. إفار باش أفا داخل شموية إيروجي لشونا هفكاري خوابالين صالح برنامج شعبي واشنطن بيشكيشي ودكم بشتي حفتيكا دي خلقي عراقي ودنجي بدن جبو هالبجارتنا نوي نرين خوا جبو برلماني نوي عراقي بري نيزيكي شش مهان دا صلادارين دولتي بريارا هالبجارتنين بيش وقت دا وكبرسف جبو خوا بيشان دانين ناف جادين ولاتي كو جوهرتنين سيستمي حكمرانيا ولاتي دروش ميوان بو و هروسا جي وان داخوازا خزمتين بنمايين جياني دكر قالوا اف هالبجارتن ديوان ارمانجان بجه بينن جيانا خلقي عراقي خوش بكن يان وكا همو جاران افجي دي ببا دريويك جبو ملاني جي دس حالاتي را باشترين كس ام ناس بكن بكارن برسفا وان برسين مبدن دكتور بلال احمد وهاب ليكولر سياسة روشلاتا نافين لبيمانجها واشنطن ليرة لواشنطن وروسا محسن عثمان اندامي بري برلمان عراقي لبرلينيا لبري ام جهداريا برسفين وانا بكن ازدو خازم بيراوا وبينرين خوشي بينن كو چندين جارة رايدار عراقي بهيوي بونا كو افهل بجاتن جوهرتنان بكن لحفت يابوري سروكي عراقي دكتور برهم احمد صالح لنيويوركي وصى بحثا هالبجارتنان كر في الشهر المقبل ينتظر العراق ماها بعراق البندي ما فكي نشتيماني برياردره او جي هالبجارتنين بيش وقتن وكي برسف جبو تفقرا قل وهفرايا برفره يا نشتيماني جبو بيدويا چاكسازين بنراتي والهفهاتنه كسياسي وجواكيانو کو دي چارەسەریا شاشتیان بە د سیستەما حکومڕانیەدا ئەو هەلبژارتن دێ چارەنەویسی بن و دەرئەنجامên wan dê li ser Iraq û tevahiya herêmê diyar bin. Her wisa dê vegerandina baweriya Iraqiyan bi helbijartina be. Misogerkirina bejdariya berfirha Iraqiyan erkê me yê herî pêşîne. Qanûna nû ya helbijartinan jiyên berê baştir û rewatir e. جارك ديد بخير هاتنا برنامج شعبي واشنطن كاك محسن عثمان جي المانيا دقلمية وهروسا دكتور بلال وهاب ليرا الواشنطن محسن اج جمت دس في بكم تباوردكي كو افهل بجاتن جوهرتنكي دي سيستمي سياسي حكمرانية عراقي دا بكن يانا بله دست بكير وصلاة بهوا بينيرتها وميوانت بجدار براستی گوت نکا مزنا ایتالی هست بیشتر هندی که مرو نفس بکرد مرو هر هیویت هست دروش حالات نوین دا امزانین نکو تنه عراق آن کردستان بلکو اولات در دورشی یعنی وکی بنگه که جواکی بنگه که کاراکتر مرو کرد بنگه که اندیویدوئل تاک کرد آن تاک دبره چه نبویه کو بگهیت آسته که بشید بریارا خوب داد و بشیدن جار نویسی خود دست نشان کردن بلکو هشتا اب جواکت ما هشتا کسک پیشوا به حضرت کرد و کسک پیشوا برگرده دادن ایتر او کس سر آستی اولی بیتن ها سر آستی سیاسی بیتن آن بابای بیت یعنی باب گلک جورت بابا من روشناتا نابید دهنه هشتا او بابی کو فروید وقتی خود گفتید او باب بیتا کشتن داتا که اتونوم چه بیتن هر وها کانت جی وقتی خود وقتی بسیار جه که 1784 دما گوته روشنگری چه گوت روشنگری اوه کومرو هویری بریار خوب داد و بیارید عقل خوب کار بینیدن مخابن هشتر مشکلات آنوین چه نبوینه برند امزانین اگر امزاکر کردستانش سال 92 واره هر جد نکردن و عراقش 2005 نکردن مخابن حتی نو که روش جواکی یا عبوری یا سیاسی آزادی برای پشت چه هر وقت اگر ام سر دور براج باخ بین ترکیه و ایران و سوریه به همان شیء بس با بابت من سر عراق برند از باورد کم کو او روشا عراق دراجی تو او پارتیونی که عراق و او پیک هاتونو او مانتالیته تو متود کتاب کارینان و مکانیزم سیاسی تشتغل روشا عراق نه تا گورین چی هوا تدبیجی هوانینا بزن دکتور بلال الله چی هوا هيك هالرجنا كاني ام جارا گوران کاریک بکاتن
لە ژیانی خەڵکدا چۆنێک بێ بۆ باشکردنی ژیانی خەڵک کە باسی یەکەمی هەر کەسێکە. سڵاو و کاک دەخی ڕزم هەیە بۆ جناب و بۆ کاک محسن. لە ڕاستیە خودی ئەوەی کە هەڵبژاردن ئەکرێت لە عێراق هەڵبژاردنەکان لای کەم وەکو دەستگاکانی تر نییە، وەکو پرۆسەکانی تر نییە. ڕێزێک لەوەی کە هەڵبژاردنەکان لە کاتی خۆیان جێبەجێ بکرێ. ئەمە خۆی بەڕای من خاڵێکی گرنگە پرسیارەکەوەیە تا چەندێک لە ڕێی هەڵبژاردنەوە ئەکرێ بەشێک لەم ئامانجانەی گەلی عێراق و بە هەرێمی کوردستانەوە بێتە دی. ئیمڕۆ دۆخە سیاسیەکە هەیە، مەسەری هەڵبژاردنەکان هەیە، منافەسەیەکی حزبی، منافەسەیەکی سیاسی لە عێراقا هەیە. بەڵام لە بەرەوەیکەوە ئەم پرۆسەیە سەرکەوتوو نەبووە لە ڕازیکردنی داواکاریەکانی خەڵک، بە تایبەتی جیلێکی تازەی گەنج کە هاتوۆتە پێشەوە. 60 دانیشتوانی عێراق سەدام ناناسێت، تەمەنی لە خوار 25 ساڵەوەیە. بۆیە ئەم سیستەمە نەیتوانیوە لە ڕووی ئابووری، لە ڕووی سەقامگیری، لە ڕووی دروستکردنی هەویەتێک داواکاریەکانی خەڵکی عێراق بێنێتە دی. بۆیە سیرەکەی شێوازێکی تری سیاستکردن لە عێراقا هەیە، ئەویش بریتیە لە خۆپیشاندان. خۆپیشاندان لە هەرێم هەیە، خۆپیشاندان لە هەموو ناوچەکانی عێراقا هەیە، ناوچە سونیەکان لە ناوچە شیعەکان. گەورەترین خۆپیشاندان کە ڕووی دابێت بریتی بوو لە خۆپیشاندانەکانی ئۆکتۆبری 2019 کە هەم زۆر گەورە بوون و هەم تقریبا بەشی زیاتر لە نیوەی خاکی عێراقی گرتەوە، کە ئەمە بۆتە شێوازێکی تر لە سیاستکردن. هەندێک تەوەقوعەکەن کەوا هەڵبەتە ئەم هەڵبژاردە پێشوەختانی کەوا هەفتەی داهاتوو یاخود 10 ڕۆژی تر دەکرێت بریتیە لە داواکاری ئەو خەڵکە بۆ هەڵبژاردنی پێشوەخت وەلابردنی حکوومەتی عادل عەبدولمەهدی و هێنانی حکوومەتی مستەفا کاظمی. پرسیارەکە ئەوەیە یاخود تەوەقوعاتەوەیە کە ئەم خۆپیشاندەرانە بێنە ناو پرۆسەی سیاسیەوە. ئەمە شێوازێکە و بەڵێ هەندێکیان ئەمایان کردووە. هەندێکی تریەوەیە کە سیاسیەکان چ لە ڕێی چەک و تەقەمەنیەوە بێت، چ لە ڕێی پارەوە بێتوانیانە هەندێک لەم خۆپیشاندەرانە بەلای خۆیان ڕابکێشن. بەڵام پرسیارەکە بەڕای من ئەوەیە ئایا وا پێویستە کە ئەم خۆپیشاندانانە ببنە سیاسی و بچن ناو پرۆسەی سیاسیەوە، یاخود لە دەرەوەی منزومەی سیاسی بمێنەوە بۆی کەوا زەخت و فشارێک لەسەر سەرکردەکانی حکوومەتی عێراقی و حکوومەتی هەرێم بکەن. کەواتە ئێمە دەتوانین بیر لە بەدیلی هەڵبژاردنەکانش بکەین بێجگەلەوەی کە سێرەکەین هەڵبژاردنەکان دەبن. بەڵام مدویا ئەس کاک محسن بپرسم، یعنی تو ئەندامی پەرلەمانی عێراقی بووی بەرێ و تو شارەزای مەسەلێن هەڵبژاردنانە بترشمە بەلکی متخواست بزانم کو سیستەمەک هاتیە دانان ڤان ڕۆژاق یاسایەک نو هاتیە دانان لە عێراقی دەبێژنی یاسایەک باشترە بێ فندوفێل بن هەڵبژاردن لێژ نەهادا، یعنی ئەم ببینین چاودێر خەڵک لایەنی سیاسی دەزانن کادێ کی ببەتن و کی سەر بکەوت و چی لایەنی چەند ئەندامان بگەینتە پەرلەمانی. ئەف ڕاستە واتە چەندی مەسەلا ئەف تشتێ تێگوتن وێ کاریگەری لەسەر هەڵبژاردنان بکاتن. بله کاکێ داخل یعنی ئەم بزانین پەیوە پەرلەمان بواتە دیالۆگ دێتن و هەروە پەرلەمان یعنی قانون دڕۆژهەڵاتە ناویندا بگشتی نه قانون هەیە نە دیالۆگ هەیە بەر هەندێ یعنی پارتیەت عێراقی بگشتی کورد و شیعە و سنە بوژن عرب و کورد یعنی ئەگەر مەسەلەن بێژین بوو نمونە پارتیان ئێکەتی بوو نمونە گروپا مالکی ئان سەدرکی کورسیکا کێن بەزێ دەبەت چش دەستهەڵاتەوە نایتە گوهۆڕین چش حکمڕانیەوە نایتە گوهۆڕین یعنی دەستهەڵات پەرلەماندا نینە کو بشێتن تەرازیە سیاسی و ڕەوشێ بگوهۆڕیتن تەنێ پەرلەمان وەکی دیکۆرێک دەبکارینان دا ئەم بژنە خەلکی ئەم جملەتێکی دیموکراتین ئەم جملەتێکین هەڵبژاردناتکەن وئیلا ئەوە 18 ساڵە پشتیکردنا سەدام حتا نوکە عێراق گشتی پشتا چووی کوردستان ژی ئەوە 30 ساڵە ئەنجی نۆتۆدوی حتا نوکە نزیکی 29 ساڵە هەڵبژاردن نەکردن کوردستان ژی پشتا چووی یعنی دوارێ ئابووریدا دوارێ جوواکیدا دوارێ ئازادیدا دوارێ دەربڕینێدا دە هەر واریدا پشت ڕاستە مەچە ئەلتەرناتیڤ بۆ پەرلەمانی نینن لێبەلێ پەرلەمان خۆشی نەچارەیە چونکی ئەو تێگەهێت ئەم کارتینی ناوێ جوواکە مەدەنی ناوێ پەرلەمان ناوێ چێ ئەف تێگەهە ئەلیتەیە سیاسی یا ڕەوشەنبیر با تێگەها بکاردێن ئەف تێگەهە نەش بنگەهێ جوواکی هاتینە ژیانی بەلکو مەحەس کردیە بەرهەندێ ئەوان تێگەها ڕاهێتخۆنەکی نە ناو جوواکیدا کودا خەلک جارێ بزانیتن هەڵبژاردن چنە یعنی هەڵبژاردن جوواکێدا ژیانێدا ماڵباتێدا چ جیهاندا نینن حتی که او شویر در بازی پارلمانی بند ملت دنیای جوال تیتا گوهرین تاک تیتا گوهرین خزان تیتا گوهرین پشت ایتا پارلمان از حس کم بحث گوهرینه
بله مثلا حس كم بحثي جوهري نابه كم تایبه جی جوهري نوانده 12 سالين الدنيا چی بوی کوانا چند کاریگری سر هزرا خلقی کریج بو جوهرتنا اللي متخواست زبري وینا بسیارش کاک بلال بكم يعني اتزانو يعني مثلا کو تبحث ديكي باوريات جهشتكم مثلا جوهرين هناك اگر جمارك يعني لانك چند اندام كيمتر يعني بتر ببا وكا خود من شكو او ده صلاه اوان جهگرتيا دكتور بلال امريكيه كان لم بابته بيدنگن لا كسباسي الرجل كان العراق ناكا يعني ما يعني خوم اقدرني لراسيا برسالكي جرينجا ترسو دلراوكيك زور هي لالتزامي امريكي برامبر با حكومه العراق برامبر با همو ولاتي العراق لزماني ترامب هرشي جدي هبو كاتك ميليشيا كان هيرشان دكر سر هزكاني امريكا سر سفارتي امريكي بومبيو هرشي ويكر كسفارتك دابخاو وقبلي كوتاي بامبيوندي بين لانا ميليشيا كاني كوازياتر لإيران نزيكن اواتيان اوي امريكا هیچ جۆرە بوونێکی لە عێراقانە منە نەبوونی عسکەری نەبوونی دیبلۆماسی بۆیە دوای ئەفغانستانیش وەک بڵێ کشانەوەی ئەفغانستان لە ڕاوکەیەکی زۆری لە بەغدا و لە هەولێریش بە تەنانەت دروست کردووە بەسەری هەڵبژاردنەکان ئەم جارە تۆزێک جیاوازتر بەرخوردی لەگەڵەکە ئەمریکا چونکە نە ئەو هێزە دەسەڵاتە عسکەری لە عێراقا هەیە 2500 جوندی هەیە و هەم بەهۆی کۆرۆنا و بەهۆی کشانەوەی بەشێکی زۆری دیبلۆماتەکان لە زمانەی پۆمپیۆ لە زمانی ترامپە بوونی دیبلۆماسیینی ئەمریکی لەسەر ئەرزی واقع وەکو جاران نییە قونسولیە لە بەسرە بۆ نمونە بە یەکجاری هەرداخراوە بۆیە زیاتر لە ڕێی نەتەوە یەکگرتوەکانەوە هاوکاریکی زۆری نەتەوە یەکگرتوەکانەکە وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا بۆ مەسەلەی مراقبەی انتخابات ئەمە لەلایەک ئەمریکا بڕوا ناکەم لەو ئاستابێ لە دوای هەڵبژاردنەکان بتوانێت بۆ نمونە سەرۆکوەزیران هەڵبژێنن بەڵام ئەتوانێت خەتی سووری لەسەر چەند کەسایەتێک هەبێ بۆی کەوا نەبنە سەرۆکوەزیران هەندێک کەسن کەوا لە لیستی تیرۆران هەندێک کەسن کەوا لە لیستی حەساران ئەمە ناتوانن لە حکوومەتی داهاتوی عێراقا وەزیر بن یاخود سەرۆکوەزیران بن بۆیە لەم ڕۆوە ئەمریکا ئەتوانێت بە شێوازێکی تر تعامل لەگەڵ حکوومەتی عێراقیا بکات بەڵام تا ئیسە ئیدارەی بایدنە ماڵێت کە هەڵبژاردنەکان هەر کەسێکی لێ دەربچێ هەر حکوومەتێکی لێ دەربچێ ئەمە ناتوانن تعاملی لەگەڵ بکەن و بەرخوردی لەگەڵ باشە دکتۆر تا چەندی میلیشیاکان کە تۆ باسەکەی میلیشیاکان بە تایبەتی کە لەلایەن پەرلەمانی ئێستا کران بە هێزی سیاسی ئەوانە ببن بەهۆی ئەوەی کە هەڵبژاردنێکی دموکراسی یان نادموکراسی نائازاد لە عێراقا بکرێ خۆی لە ڕاستیەتەوە سەر پرسیارە سەرەکیەکەت کەوا تا چنێک هەڵبژاردنەکان دەبنە هۆی ینی گۆڕنی دەموچاوەکان یاخود بەرەو پێشخستنی دۆخی وڵات دۆخی ئابووری دۆخی سەقامگیری هەتا دوایی سیستەمی عێراقی لە ڕاستیە لە 2005 کە دەستور نووسرا و کە حکوومەتی سەدام حسێن لە ناوچوو ئەگەر جنابەت ملاحظەت کردبێ معارەزە ئەوانەی کە لە دەرەوە ژیابوون هەمویان هاتنەوە و حکوومەتی عێراقی و دەستوری عێراقیان داڕشت حکوومەتێکیان دار نەڕشتووە کە توانایی بەڕێوەبردننی دەوڵەتی هەبێ بەڵکو دەستورەکەش وا دروست کراوە کەوا حکوومەتێکی بەهێز دروست نەبێت چونکە لە عقلیەتی تاکی عێراقیە حکوومەتی بەهێز یعنی سەدام حسێن بۆیە سەرەکەی دەستورەکە وا نووسرا و دەستگاکان وا دروست کراون کە حکوومەت لاوازێ ئمڕۆ جارێکی تر ئێمە گەلی عێراق دەوێم حکوومەتە بەهێز بێ بتوانێت دژایەتی میلیشیا بک بتوانێت هەلی کار بۆ گەنج دروست بکە بەڵام ڕاستیە سیستەمەکە بەو شێوەیە دانەمەزراوە سیستەمێکە وا دروست کراوە کە لاوازی هەبێت بۆی کە جارێکی تر دیکتاتۆر دروست نەبێتەوە چونکە هەم شیعەکان لە دیکتاتۆر ترساون کە باڵا دەست بوون و هەم کوردەکان لە دیکتاتۆر ترساون و گەزراون بۆیە بەم شێوازە دروست کراوە ئیمڕۆ لەگەڵ گۆڕینی هەڵبژاردنەکان و سیستەمی هەڵبژاردنەکانە سەیرەکەی خەمەکان بچووکە کرێنەوە هەر کەسێک لە ناوچەی خۆی لە بەشێکی چارەکی شارەکەی خۆی دیعای انتخابیەکە بەڵام کێشەکانی وڵاتی عێراق مەسەلەی سەقامگیری مەسەلەی چاکسازی ئابووری مەسەلەی یاسا سەروەری ئەمانە کێشەی گەورەی سەر بۆ هەموو وڵاتەکەن ئەوەی کە بۆ نمونە مەسەلەی هەلی کار لە هەولێر کێشەی هەلی کارت هەیە بەڵام لە بەسڕش کێشەی هەلی کارت هەیە بەڵام سەیرەکەی هیچ دەستگایەکی عێراقی ناتوانێت لەسەر مستەوای عێراق بیر بکاتەوە هەموو خەمەکان بچوو کراونەتەوە یەتەوە سەر و خاڵێکەوە پێشتر ئاماژە پێکرد ئەمریکاش لەم بینە کێشەی ئەوەی بۆ دروست بووە عێراقێکت هەیە کە عێراقی کازمیە عێراقێکت هەیە کە عێراقی سەرۆکایەتی عێراق عێراقێکت هەیە کە هەرێمە عێراقی شتێک کە میلیشیاکانە ئەمریکاش جۆرێک
و بڵێ لی تێک چووکەوە لەگەڵ کام عێراقا بەرخورد بکات لەگەڵ کام عێراقات. باشە دکتۆر ئێمە لە تەوەری داهاتوە باسی ئەوە دەکەم کە تا چەندێ ئەبێ بەهۆی ئەوەی کە هێزەکانی ئەوانی کە بەرژەوەندیان وەکو یەکی یەک بگرن، بەڵام دەویست لە کاک محسن بپرسم محسن بە باوەریاتە ئەو ملیشیان و ئەم باسکەن دکتۆر بلال باستکە ببن ئەگەری هەندێک و پێشیە لە هەڵبژاردنەکە ئازاد بگرن. يعني امزاني رشالات النوبين ده بلكن حتى حدا كي تونس ومصر نبيتن هكا هم والله تركيا بيها والله تكي بيقرا ميليشيات ربعد كي ميليشيات حرتم داس حالات كاريت ميليش جورتن يعني افسرا وهرچا كي بيت جورتن وحرتم بشرط نابخويش ده او ميليشيات روليد بين برهندجي حبونا هيزي وحبونا قانوني بحبنا كان يعني ما هرتم تشكي راقب كارينوي برامبري تشكينا برهندي از بيجم كو افتشت يذكرن پارلمان داده تکرن تنه دوباره کم کوکی دیکورکی ام هکلی بنیاری کشامت هنده دانی نه کمات سیستم حکمرانیه کشامت هنده دایا کمات دولت و دولت داری های خانه و ما بنگه جواکی ما آماده کو دولت سره بیتن یعنی نه کم تماش دولت عربی بکن اول 100 سال دولت چه بس هیچ دولت چه نبوده برهنده یعنی فرم مجالك فرم كارينا وراكت وفرم منين يعني كبا كام زبرين يعني كيشار روش حالات نابين بخو بيشتي شر جهاني كي دست بكر بري شر جهاني كي پیش کپتنا جواکی پیش کپتنا کاراکتری عقل مروه دوره هدی پرورچو پشتی شر جهانی که درگه روش حالات بو اروپا بو مارکتینگ هاتا بکرن و هر چه تکنولوژی هاتا دوره پیش کتنا تکنولوژی پیش یعنی جوره که کودتای بود سر عقل مروه روش حالات به دقیقه اجدا پیش کتنا تکنولوژی کودتای سر عقل مروه روش حالات کش بر هندی که بگو که صح کینه یعنی ام تید گهین کو صندوقراتی دی دموکراتی چیکه دموکراتی و پارلمان دو چیز جدا نه دموکراتی سیستم جانه پارلمان سیستم حکمرانیه اول نامدا چه نبوده یعنی پارلمان انجام سیستم دموکراتی جانه دکمه سیستم دموکراتی جانه چه نبوده دا انجاماتی پارلمان اک چه بیدن بر هنده کو حزو تشتیت هاتی نکردن بجای که با که مثلا صح کینه ام زبرین بری 100 سال بری 200 سال بری 500 سال هیچ حکمرانی روش حالات نابین دا نبنابه اولی نبنابه نتا نبتابه چپگری نکاری حکمرانی که داد پرور بکتن بر هنده کشه نت فرمت حکمرانیه کشه عقلیت که دا عقلیت نه آماده بود تیگه ام کارتینی بلکه اما تیگه ها کارتینین دا فرم دی بینه بشارتن يعني ما جندليو برانسيبو هيا ما جندليو عبوري هيا ما جندليو سياسي هيا حتى انك نماذج فرم سياسه نرو نشتيا دو جواب مدني تشي جواب مدني تشي نبيتن نشي برلماني صار اوكي بحث انت بحث جندلي كتب بحث في برسيكر خازم اگر درهنري برنامج ما ئامادە بەما بابەتەکە لە سەرگەندە لیپتایبێژی گوتنا سەرۆکە عێراقی کولنتەوەی نێگرتیا گوتی لێ متخواست ئەس بێژم ئەم بەحسی هەڵبژارتنان دەکەین و ئەم بەحسی حکومڕانیە دیکەن پەرلەمان دەکەن چاوا دبن ڕێک ji بۆ و مافین خەڵکی ژیانە خەڵکی خۆش بکەن هەڵبژارتن گەلک جاراژی ڕێکە ji بۆ یەکگرتنا لایەنین سیاسیک و بەرژەوەندیەن وان وەکەبن یەک بگرن داژک و بتر دەسەڵات هەبە وەک ئەنجام بتر بەکاربن مافی خەڵکی خوا بەدەست بێخن لێ لە عێراقی مەدید کوونەهاژی ئەم دبینن کا چەندی جڤاکین عێراقیان ژێک دوور دەبن ئەvە شیعە هەسونە کورد عەرەب تورکمان کریستیان ئێزدی پشتی هەر هەڵبژارتنێکی ئەو پتر جودا دەبن جوداهینوان پتر کوورد دەبن ئەس دخوازم کەرکووکێ وەک نمونە بینم بەرچاوان کومە چەند کەسەنە لێ لەوەر بۆ دەنگی ئەمریکا ئاخبن سەروان جوداهیان ئەگەر بەهاتایە پارتی وەکێتی و لایەنەکانی تر یەکدەنگ بوونایە توانرا بیکە بە 7 کورسی لە 12 کورسەکە ئەو کاتە سەرکەوتنی کوورد دەبوو لە کەرکووک و مەسەلە سیاسیەکەشی نەوعان بردە پێش بەڵام ئێستاکە بە پەرتەوازەیی پارتی وێکێتی و بەشێکی تر لەلایەنەکان مەترسی هەیە لەسەر ئەوەی کە دەنگی پێشووتر و کورسی پێشووتر نەهێنرێتەوە ئەگەر ئەمە ڕوویدا لە ڕاستیدا ئۆواڵەکەی لە ڕووی سیاسیەوە لە ڕووی ئەو ئیدعاانەی کە هەردوو لا لەسەر مەسلەی ئەهەمێتی کەرکووکردیانە بەتاڵە بێتەوە بەڵام تا ئێستاکە دەرفەت بۆ کورد لە کەرکووک دەرفەتێکی باشە چونکە لایەنەکانی تریش وەکو کورد پەرتەوازن بەداخەوە لە کەرکووک ئێمە هەمان ململانەکانی کوردستان هاتۆتە کەرکووک هەمان کێشەکانی کوردستان هاتۆتە کەرکووک و تەقدیری ئەوە نەکراوە لە کەرکووک ئێمە زروفێکی تایبەتمانەیە لە بەرامبەر پێکاتەی ترین تەقدیری ئەوە نەکراوە کە کەرکووک پێویستی بە ململانەی قورس نییە بەڵکو پێویستی بە یەک ڕزیە دکتۆر بلال ئەگەر بێ هیوایی هەبێ باشە هەڵبژاردنەکان بۆ وڵاتێکی وەکو عێراق وەکو کۆمەلگەکانی عێراق تا چەندێک
سوودی دەبێت تا چەندێک بۆ وڵات یان ئەولانە یان حکوومەت ئەو هەموو خەرجیە لەسەر ئەم هەڵبژاردنە دەکاتن کە دەبینین ڕۆژ بۆ ڕۆژ بەتایبەت لە عێراق جیاوازیەکان زۆرتر دەبن. یعنی دێتەوە سەر قسەکەی چرچڵ کە دیموکراسی سیستەمێکی زۆر سەقەتە بەڵام لەوانی تر باشترە. لە ڕاستیە ئەگەر ڕێی هەڵبژاردنەکانەوە نەبێ هەرە بێتەوە بە شەڕ یاخود بێتەوە بە شەڕی ناوخۆ یاخود شەڕی ئەم هەموو میلیشیایی کەوا هەیە جاران لە عێراقا حزب هەبوو کە باڵێکی میلیشیایی هەبوو ئیسە میلیشیا هەیە و باڵی حزبی هەیە بەڵام هەرم عێراقا کاتێکە لە 2010 مثلا میلیشیایەکی وەکو عەسایبی ئەهلی حەق لە یەک کورسی پەرلەمانەوە کردیە 15 کورسی لە پەرلەمانە وامان لێ تحلیل واکە بڵێ بێکجاری عێراق تەسلیمی ئێران بووە کەچی سیرەکەی دوایەوە بە ساڵێک لە ئۆکتۆبەری 2019 هەر ئەم شعبی عێراق و ئەم گەلی عێراقا هەمووی هاتە سەرجادە و نزیکەی 600 کەسیان لێ کوژرا و هەزارانیان لێ بریندار بوو چونکە داوایەوەیان نەکردکەوە عێراق حکوومەتی عێراق خزمەتی گەلی عێراق بکات خزمەتی ئێران نەکاوە هەروەها دژایەتی گەندەڵی بکرێت 1982 گەلی عێراق بپێی یەکێک لەو ڕاپرسیانی کەوا دەستگای ئەپیک کردوێتی دەڵێت 1982 عێراقیەکان کە لیانە پرسیت گەورەترین کێشە لە عێراقا چییە دەڵێن گەندەڵیە بەرپرسە عێراقیەکان وەکو جنابەت ئاماژەت کرد سەرۆکی عێراق دکتۆر بەرهەم ساڵح لە UN باسی گەندەڵی کردکەوە کێشەیەکە هیچی لە داعش کەمتر نییە بە تایبەتی لە دوای ئەفغانستان دەرکەوت کە گەندەڵی ناو حکوومەت شرعیەتی ئەو حکوومەتە و نەکەمە کاتەوە بۆی ئەمە لەلایەکە کاتە عێراق یعنی هێشتا دەستگا و دەسەڵات لە عێراقا یەکلایی نەبووتەوە لەلایەکەوە میلیشیات هەیە بەڵام لایەکەوە گەلێکت هەیە کەوا چاودراوەیە لەلایەکەوە خەڵکت هەیەکەوە ئامادەیە لەبەر ڕێی خەڵک بکوژێ خەڵکی گشتەیەکەوە ئامادەیە لەبەر خاتی ئازادی سنی بداتە بەرگولە کەسانێکت هەنکەوە لە ڕووی دینیەوە بۆیە چن هەندێک کەسێکەوە لە ڕووی علمانیەوە بۆیە چن بۆیە هێشتا ئەم صراع سیاسیە لە عێراقا زۆرە و خستە و بەڕای من هەڵبژاردنەکان هێشتا لەگەڵ هەموو کەم و کورتەکانە ئاشتەواییترین شێوازە بۆی کەوا ئەم دەنگانە بتوانن یەکتری فێری یەکتر قوبولکردن ببن بەلای کەمەوە بۆیە لە پەرلەمانە ئەوەی کە کێشەیە ئیمڕۆ مەسەلەی ئەو گەندەڵیەکەوە معارەزە نیە هەمووی لە حکومەتایەوە هەمووی هەلەی ئەخوا خەڵکەکەش لە دەرەوە بۆ خۆی کوردەی بێبەش بووە و قسەکانی دکتۆر بەرهەممان هەیە لە نەتەوەرگرتوەکان کە هەفتەی ڕابردوو وتاریدا باسی بەتایبەتیش باسی گەندەلی کرد کە چۆن پەیوەندیەکی گەندەلی لەگەڵ تیرۆرە هەیە و چۆن داوا دەکا هاوبەندیەکی نێونەتەوەی درست بکرێ بۆ ئەوەی شەڕی گەندەلی بکرێ چۆن هاوشیوەی شەڕی تیرۆر جێ لە قسەکانی دکتۆر بەرهەم بگرین مادەم تۆ بیری من تێناوە. ومن هنا أدعو الأصدقاء في المجتمع الدولي لمساعدتنا في الكشف. Ez li vî cihî daxwazê ji dostê civakan navneteweyî dikim da alîkariya me bikin di eşkerekirin û vegerandina mal û milkê gendeliyê ku ji Iraqê hatiye dizîn û revandin. Ew dê pêşgaveke qeyîm be di bersîngîgirtina gendeliyê de. Em daxwaza xwe nû dikin ji bo pêkanîna hevalbendiyeke navneteweyî ji bo şerê dijî gendeliyê, hevşêwê hevalbendiya dijî terorê. Çunku bêyî rawestandina gendeliyê teror nayê ji nav birin. Gendelî aboriya siyasî ye ji tundutujî û terorê re. Gendelî û teror bi hev vegirê dayîne. Xizmeta hev dikin û berdewamiyê didin hev. محسن ئەم باگەڕینە سەر بەحسی خوا و مەسەلاک و جوداهیین di nav Kurda و destkeftên ku ew dikin helbete gendelî yek ji babetên wekû Dr. Bilal gotî te jî berhîngî got ku babetekî gelek mezin e. Me dî li sê helbijartinên borî çend helbijartinek bikir ya pê ra Kurda kêmtir destkeft hebûn yanî destkeft mebestem mesela endama da û her wesal mesela ku li Bexdayê bişîn mafê Kurdan daxwaza mafên Kurdan bikin. يعني چند ام هەڵبژاردن چێ دەبن چەند ژمارەوان کێمتر بە چەند پێگەی وان وەکو دیبێژن بە سۆرانی لاواستر بە لە بەغدایە تو چاوەڕێ چدیکی وان هەڵبژاردنین داهاتی زانین که داخلك مرو بنجهه تشتانه و کلیت مناشد انجام در بخیدن ام ساکنه فرم دولت دو فرم دولتتن دولت که هی اتنیک هی دولت شرکت دولت که دیگه دولت هی اتنیک شرکت امریکا و هندستان دولت اتنیک شرکت بس فرانسه و آلمانیا اتنیک دولت شرکت برند تروش حالات نابیدا کومه که نتوا
دولت سر هات ساپاندن و خاص اتنیک یک سایتره سر اتنیک دیب کتن نکو اتنیک یک بو دولت بو هفش چیل برنده تا بحث گندلیه کرد وقتی که گندلی هبیتن او گندلی دی مدیا کو گندل چکد و دی الیتا کو گندل چکد و دی کشو هواک دی کشو هواک گندل چکدن اوی دنی گندلی شور بیت همون ابدام دزگهت یک حکومی و حزبی حتی نابخیزان اجدا بر هند کشو هوای گندلیه واتیت همین تشتاید برین یعنی خلکی نجوره که انتماعی مایه نبو خلک عراق مهمه کردستان مهمه تشتک مهمه اب تشته همی هات نش ناب برن چون اساسا سرچاویت همین تشتا گندلیه و که جازاک رسود بیجیتن گندلیش پرنسیب دست کردن اوا پرنسیبت میاد گندلی دست بگیری اوا کر که هر تشتی ما بتاش ناب برن بر هند که وقتی حل بجادت اینا کرد کردستان و عراق دا نه خلک عرب يعني بسناو شعيد خوبان نخل که کرد باوری بهل بجارنا نمایه چونکی او دروش متوار را گیرین او تشت کو او خازن دروشم سر آست پارتا و سر آست فراکسیونا نشه تشتا شو بینتاجه برنده جانا خلکی بو پشت و پشتا چوی ده همی وارث جان دا یعنی اگر هم صح که اینت کردستان دا خلا نهه یا پارلمانیه یا عراق رو گرفته خلا 50 پارلمانه بس جواب همی وارد خوبه پشت پشت چو ایده ابا چه بنگه که خورد بو خلکی چیکات کوی پشت گرم بیتن او نقطه دویه يعني اگر کرد بغداد حکمت دابن آنتدانه بن آن شیعت دابن آنتدانه بن آن سنه چش مسئله نایتا گوهرین چونکی مادم جیانا خلکی برای آسوده که ناچید برای خوشگذاری که ناچیتن اویدمه هبونا پارلمانی هبونا حکمت بو خلکی تشتکی دیکوریه برنده که هم سکن روش حالاتا ناوین داد روش حالاتا ناوین داد نه شورش چه بوینه نه ریفورم چه بوینه دا تاک بیتا گوهرین دا جواک بیتا گوهرین سروی جواکی وقتی پارت چید بن وقتی پارلمان چید بن ده تندرست بن جواک خود نه تندرسته برنده خلکی مد وی کمونیست بو اگر که ها چو حجه یعنی خلق خود گرفت جر چه چتر حکوم بکتن روزا که اپوزیسیون روزا که گلیه دیه اپوزیسیون پارتیت ما تکست کی جواکی دب که او تکست جواکی تکست که سقطه برهم بونوه سقط برهم تینیتن جمهور من پارت من پارلمان بید باش تو بيجي كو او غورتين المازن الجهان تشد بن كو ام دبيرين ديرو وصاد بيجي مثلا غورين المازن الدنيا تشد بن كاردي كسرجيانا خلقي وهزراوان دي غورا هلبت الجهاني لروشلاتا نافين لهريما كردستاني مثلا غورين ديتن يعني ما ديكو بري كان صالا كريزا كابوريا مازن پیدا بو مدي بوهارا عربان لهريمي تشيبو مدي پتا كورونا وجهاني دي غورتن يعني تو وصاد بيجي من كو فان غورينا کاریگری نکریه سر هندی کو بیرکرین و هزرا خلکی به گوارتن لسر سیستم حکمرانی و چاوانیه هل بجاتنا حکمرانیه صاری او بسیارت گلک جدینا کو مروف سرنده باخویت و کو 2008 2009 قیرانه که سرمایه‌داری دنیای دا چه بو لاواسترین حلقه سرمایه‌داری روش حالات ناوین بو پیش چند ساله که بهار عربی ست چه بو پشتی مثلا پژیکا کرونا جی وقتی چه بوی بری ساله که دوا اوی گرفت یک بو نوع لیبرالیسم چه کرد اوی گرفت حلقه لاواز داد روش حالات ناوین دا افغانستان عراق ترکیه اوا بالاتا رنگدان و کریزت آبورینه اوی کو سرمایه‌داری دا چه بوی یعنی که هم ساکنه پشتی حرف دیوار برلین وقتی که فوکویاما و ساموئل هانتینگ گفت دیماریکا دیرو که ایدی یک جمع حکمرانی کرد لانه لیبرالیسم فشل دنیای داینش بر هند کو نفس دنیا نشه ترقی کرد نفسی کرد اول دنیا همو د قیرانه که هزری داد قیرانه که پرنسیب داد قیرانه که فلسفی داد قیرانه که همو جر قیرانه تنش بر هند او قیرانه کارت کرنل سر ملت همه ملتات کردن و بار نورا و گرانیا قیرانا پتر سر و ملتانه اوت لاواستر دهلا جواکی دا و دهلا آبوری دا دهلا سیاسی دا بر هندجی کارت کرنا کرونا هشتا یا مال سر روش حالاتا نابین یعنی هشتا دور تأثیر دوی استاید ما بو سالن دهاتی ده کارت کرنه کردن و هر وها که هم صح که اینه هندک جارا دیروک فیل بازین دیروک که آنجا مکرد تاریخ تشتا بالعکس کردن یعنی هم صح که اینه میزوپوتامیا یکم شهرستانات دنیای مزوپوتامیا چه بو بله دوی داعش ویری چه بو ایتالیا یکم رنسانس ایتالیا چه بو فاشیسم چه بو یکم ولات فلسفه دنیای دا آلمانیا نازیسم چه بو که وقتا اود فیل بازی کو دیرو که هی هفته شد بالعکس کردن بجا اوت من تنویره که روشنبیر و هزرمند و سیاسی لید گرکات کرده مثلا وقتی که فاشیسم چه بود ایتالیا و نازیسم آلمانیا چه بود هزرمند و فیلسوف زبر یونان حتی اگرول کیر دیرو که در فد دایا
خوبشت باشسن بتجیانه من نشاط روش حالات نابین دا دیالوگا خوب بخوینین کاراکتر خوب بخوینین هر سنگادن حرکات خوب بکنین کاچا ام برهم دو تشتاینه کودتای لشکری کودتای تکنولوژیا مروکی سقط چیتیری کو باوری خوشینه و پاشا روجش باشا دكتور بلال بكرتي كاك محسن باسي موجوده كاو باسي هندي وڵاتان و کۆمەلگاکان دەکەن لە ئەمریکا پێدوا بوون کە بابەتی کۆرۆنا و پەتای کۆرۆنا بوو بەهۆی ئەوەی کە لە هەڵبژاردنەکانی سەرۆکایی دەبوو نمونە بادین دەرچێ بۆ ئەوەی بڵین کە ئەم نەزانەیە کاک محسن باسەکە لەسەر ئەمریکا وەکوڵی تەطبیق ناکرێ ترامپ وەزعی باش بوو ڕاستی کۆرۆنا بە دەرەجەی یەک لی تێکدا یەکێک لە سەبەبە هەرە گرنگەکانی دەرنەچوونی ترامپ بۆ دەورەی دووەم بریتی بوو لە کۆرۆنا لەسەر مەسەلەی دەنگدەر و چاوکراوەیی دەنگدەر بەڕاستی چکە سیستەمی دیموکراتی کاتێک گرنگە کەوا دەنگدەر فعلەن قرارەکە لای دەنگدەر بێت نەک لە لای حیزبەکان بێت سێری هەڵبژاردنەکانی عێراقەکەی سێرەکەی یەکەم جار شەڕەکە لەسەرەوە بوو کورد و عەرەب و سونە ئێستا ناو گروپەکان خۆیشیانە دابەژبوونێکی زۆر هەیە هەروەکو ناو کوردەکانە دابەژبوون هەیە لە ناو عەرەب و سونەشە دابەژبوونێکی زۆر هەیە بۆتە مەسەلەی مەساڵح کێ پەیوەندی بە کێوە هەیە کێکی تعین کردووە کێ عقلی داوەتە کام شەریکە لە کام وەزارەت هەتا دوایی بەڵام لە ڕاستیە ئەم سیستەمە بەرگەی ئەو گەنجە ناگرێتەوە ئاماژەم پێکرد کەوا 16 گەنجی عێراق کەوا هەلی کاریان دەست ناکەوێت کەوا ناتوانن بڵێن وڵا ئەم سیستەمە بە هەموو عیب و عارەکەیەوە هەر قبوڵە چونکە لە سەدام باشترە چونکە سەدام ناناسن ڕژێمی سەدام حسێن ناناسن باڵێ پێش 10 ساڵ 12 ساڵێک ئەو باسە دەکرا باڵێ دەڵێن پێشدا 12 ساڵێک ئەو باسە دەکرا دەیانگو هەر چۆنێک بێت لە سەدام حسێن ڕژیمی سەدام حسێن باشترە بەڵام ئێستا باوەڕ ناکەم خەڵکا مابێ تۆ سیستەمێکت هەیە کەوا لەسەر ئەساسێک دروست بووە بەڵام خەڵکێکت هەیە کەوا داواکاریەکانیان لەو جیاوازە و ئەم سیستەمە حکوومەتە ناتوانێت ئەم داواکاریانە جێبەجێ بکات بۆیە باسی پرۆتستم کرد باسی خۆپیشاندانەکانم کرد کەواتە پرسیارەکەوەی ئایا ئەم هەڵبژاردنە بێتەوە هۆیەکی جۆی لە نزیک بوونەوە لە نێوان دەنگی شەقام و ئەم سیاسەتمەدارانەی کەوا وڵی جۆرێگە دابڕانیان لەگەڵ شەقامە بۆ دروست ئایا نزیک بوونەوە دروست دەبێیان باشە من دەچمە بابەتێکی دیکە و بێگومانش وەکو ئینسانن ڕۆڵ و مافی خانمان و یەکێمانین ئۆلیژی پرسگرێکە کە دیە عێراقیانە دیارە چەندێک وان ماف هەبە پیڤانەش بۆ دیموکراسیا عێراقیان لە هەر جێکی دیژی هەبە و ژبەر و جوواکنوانژی ئەم دەبینن وێرانن هیڤیاوانژی ji bo guartina lawaza niha em ev numuneyeka xortîn şingaliyê bû nimûne çendî bîhîviye ji wan پەرلەمانی بەری و چ هیڤی هەیە ji bo yê dahatû شخوا بێ کەتیان بەرلەماندا هەر بەرین فێدەک نەکردن ئەو چوون دەرباز بوون بەرکی دێ مەرحەلا بێ ئیشەلە بەرکی فێدەکە شنگال بکەن مثلا gelek مەلەفانە شنگالدە مثلا تعویداتە تبینی معیشەتا خەڵکی ناخۆشە خود بەلکی یەک بێ قال بکە بێت فێدنێ شنگال بکە مەلە پێ شنگال سەقودا شنگال بکە بەێ ئەم بزانن ئێزدی گازندا دکن کۆتەیە بتەنێک و مافی یەک ئەندامی پەرلەمانی هەیە گازنداوان ژوورە لێ ji بەرچی خانم کۆتەیە خانمانیان ژنان نەڕازی نەژێ کو 25 سەدەیە ئەم گۆهداریە کێشێن وانژی بکنن بزانن کاجارێ ئەو چ بێژن لەبەرچی کە ڕێژەی ژنان زیاترە هێشتا ژنان دەنگ نادا بەژن لەبەرەوەی ئێمە ژن و پیاومان لە کۆمەلگە پەروەردەی هەمان کللتورە هەمان دابوونەریتە خۆ ئەوە دایکێکە کاتێک جیاکاری لە بینی هەتا خواردنی کوڕ و کچەکەی دەکات کەواتە ئەوەی پەیوەندی بە بەردەوامبوونی سیستەمی کۆتاوە هەیە ئەو کللتورەیە کە ئێمە پێی پەروەردە دەبین ئەو کللتورەیە کە کللتوری زاڵی پێدەڵێن لە کۆمەلگا بۆ نەمانی سیستەمی کۆتا ئێمە کاتمان پێویستە محسن ژن جواکە بێهیڤینە پتر ینی بێهیڤبوونەوان پترەشیا سیستەمی سیاسی و هەڵبژاتنان لێ نوێنەراتیاوان ئەم دزانن و 25 سەدیەت و پەرلەماندا بووی دزانی چاوە خانم دکەبن پەرلەمان بەرا پتریاوان لێ نوێنەراتیاوان بەڕاستی و درستی نائێکردن نەهاژی وان ئەو خەمە هەیە دەخوازن ژن دەنگی خۆ بەدەن ژنا بۆ نمونەش بۆکو بکەبن پەرلەمانش بۆ نوێنەراتیاوان یا ڕاست و دروست بکەن دە باوەردێکی ئەف چەند جواکە کورداندا یان جواکەن عێراقیاندا هەبە ئەو تشتە بێکردن زۆنی
آزادبونا جنه گریدای آزادبونا جواکانه. اگه همسه که نه دیروکا فمینیسمت اروپا اجدانه بته 200 سال. اروپا دا کمالکا رنسانس و شورش و ریفورم دوارت آبوری دوارت عقلانی دوارت جواکی دا چه بون برنده جواکی که آزاد چه بولوی دمی دا ظالم مجن پیگ و آزاد بون. ملت روش حالاتا ناوی نشیم پرکا صدقه عوض بجنه کوتا جوره که صدقه نشه جن که آزاد کردن. چون جواکا منه آزاده ظالم خونه آزاده حتی جن آزاد بیت. و جواکی که آزاد چه بیتن دا تکست که جواکی تندرست چه بید دا بر همه تو تکست داشی تندرست بید. بس باشه محسن اگر او کوتانه بتن جن رنگا یکش صادی نکبنه پارلمانی نه 25 سالی. یعنی جن کبنه پارلمانی نکبنه پارلمانی چون گوهرین سرما پیشنه نهایی تکرین چون جواک خونه آماده جن که قبول کردن. یعنی ملت به زمان نهایی گوهرین چون که همسه که تاریخ هم میسلو تاریخ هاولیری بلکه پیش از 1000 سال بند بیا باشترین باشر دنیای بند. یعنی کوتا 100 سالی دیبید ویشکلی چون جنگی نهایی تا گوهرین چیزی که دیکوری و که پارلمانی دیبید جواک بیت آزاد کردن بیت پرورده بیت گوهرین قبلو که مزگفت آنجی پرزگه و کوچک آقای حکم کردن در عقلتا پرزگه دا در عقلتا کوچک آقای دا اویده میشه نشد یا آزاد بیتن. یعنی پارلمانت ما پارتیت ما حکمتت ما فرمکی دیه پرزگه فرمکی دیه یک کوچک آقایش برندجی هم پتر فرماب کارتینید هم بنگه جواکی خونه هر سنگیرین که نخوشی جواکی مد کیر دانه او مروبت نخوش کیر برهم تینیتن حتی راده که جنال تونس شاهده گوهرین اب کن اوجی نشیا بکن حتی اب کابره چتش سعیده هات و من کودتا کرو يخونش أودي الرابطة. دكتور بلال خطاك لتشيا كاك محسن باسا كاكاج خانم جنات واني رولي خوي ببيني يعني لا كومالغايكي وكو عراق دا تشي بكري شو كدا صلاة هلي بيا وهر لا كوشك ولا ديوان خانة ولا لا شويني عيني بريار ددري خطاك لا عين دايا يعني لا كومالغا دايا. بيكي بختاي عينو كومالغا لو تشي بابتي كيزات الأكاديمي به بالنسبه لحواري كوائم رؤيكين من يمو سر مسألة سيستم براستي اما يعني قبل نمونيك به الموكم ما بس من السيستم كتشيا اما شربا من لبردماي وبام تشنال مان فيها سيركي سيستمي كوتا راسته لو باشترك 0 بيت چونك استش او افرتاني كوا دشنا برلمان كمينيكي كميان نبي هر بە کۆتا دەچن کەمینەیەکی کەم بە دەنگی ئاسایی خۆیان دەچنە پەرلەمان بۆ ئەگەر کۆتا نەبووە قسەکە جنابەت ڕاستە بەڵام پرسیارەکە لەوەیە ئایا کەوا ئەم ئافرەت و ژنانەی کە ئەچن ناو پەرلەمانەوە ئایا لە پەرلەمانە خەمی یەکەمیان بریتیە لە خەمی ژنان و ئافرەتان و کچان یاخۆ دێتەوە سەر مەسەلەی خەمی مەساڵحی ئەو لایەنەی کەوا قەراری داوە لە قایمەی کۆتا دایان بنێ چونکە یێتەوە سەر ئەم وەلایە ئەگەر هاتوو ئەو کەسە دەنگی بە دەنگی خەڵک چوو بێتە پەرلەمان ئەو کاتە دێتەوە خزمەتی و خەڵکە دەکات بەڵام ئەگەر هاتوو پەرلەمانتارێک مەمنونی ئەو حیزبێک کە لە لیستەکە دایناوە و بەهۆی کۆتاوە جای وایە بەدەنگێکی زۆر کەم چێتە پەرلەمان زۆر زەحمەتە ئەو ئافرەتە لە پەرلەمانە بتوانێت خەمی یەکەمی خەمی قەزیە ئافرەتان بێ هەڵبەتە دائما خەمی یەکەمی بریتیە لە حیزبەکەی لە هەویەکەی هەتا دوایی مەسەلەی سەقافەتی کۆمەلگا گرنگە بەشێکی ئەو مەسەلەی مافی ئافرەتە بەشێکی مەسەلەی خوێنەواریە بەشێکی تری بەڕای من کە لە هەمووی گرنگترە لە ئیمڕۆی عێراقا بریتیە لە نەبوونی سەقافەی ئابووری ئێمە لە عێراقا بەجۆرە لە جۆرەکان لە کوردستانیشە تا حدێک ئازادی ڕادەربڕین هەیە تا حدێک خەڵک تامی ئازادی سیاسی کردووە ئازادی قسەکردنی کردووە بەڵام لە ڕاستیە ئێمە سیستەمی ئابووریمان هێشتا سیستەمێکە تەواو دیکتاتۆرە تەواو پەیوەستە بە حکوومەتەوە حکوومەتیش تەواو پەیوەستە بە نەوتەوە بۆیە ئازادی ئابووری نییە کاتێکیشکەوە خەڵک مزاهرە کاتێتە سەرجادە داوای هەلی کار ناکە بەڵکو داوای تعینی حکومیەکە ئەمەش وای کردووە کە یەتەوە سەر ئەو خاڵی کە ئەبێ ئێمە کاتێککە باسی دیموکراسی دەکەین ئەبێ ئەو خەڵکەش بە هەمان شێوە کە دەنگەدا بزانێت دەنگ بۆ چیەدا بەڕای من ئەم هەڵبژاردنانە کە سەیری مەشروعی هەڵبژاردنەکانەکەی لای کەم جیاوازیەکەیە خەڵک ناڵێ بڵێ دەنگ بدە بە مشکە من وەکو تۆ قسە ئەەکەم یا من وەکو تۆ نوێژەکەم هەتا دوایی بەڵکو لای کەم باسی ئابووری دەکرێت باسی مافی ئافرەت دەکرێت باسی ئازادیەکان دەکرێت کە بەڕای من لای کەم حاڵەتێکی تازەیە بۆ یوتم با هەر بە هەڵبژاردنەکان ئێمە کێشە سیاسەکانێک لایەکینەوە چونکە بەدیلەکەی بریتە لە شەڕەتەقە باشە دکتۆر بلال وهاب لێکۆلەر لی سیاستەکان ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە پەیمانگەی واشنتن لە واشنتن وەڕووسا بریز مەحسن عوسمان ئەندامیبەری پەرلەمانی عێراقی گەلک سوپاسیاوەت کەم و بەشداریەوە دەوێ بەرنامە چاوی واشنتندا هەلبەت ئەم
هەلبەت ئەم دەزانن یەک ژێڕێکین گەشەکردنا دیموکراسیە لە جڤاکن و دموکراسی لێ بەرقەرارە دەبێژن هەر کەس هێژای حکومڕانی و دەسەڵاتە وی جهی وی وڵاتیەک و تێدایە چونکو ئەگەر نەڕازی ژووی سیستەمی دێ ڕوو بکەی سندوقین دەنگدانی و دێ نوێنەری خۆی ڕاستەقینە هەلبژێری ئەگەر ژینا دەنگێت تا تونەچی سندوقان و دەنگی خۆ نەدی توێ مەدانی ژیەکی دی ڕەڤالەکی نوێنەرێکی هەلبژێرە و نوێنەراتیە تەناکە بهیڤیا دەمێن خۆش هەتا بەرنامە بێت یا چاوی واشن ئەوە دەخلی شەمۆیە هیڤیا شەڕەکە خۆش ژوەڕە دخوازە بدوعا